سەرڕای بەپێی دەستوری عێراق مافی خوێندن بۆ هەمووانە و بێ بەرامبەرە، بەڵام لە هەرێمی کوردستان ماوەی چەند ساڵێکە سیستەمی خوێندن بە پارە لە ژێر ناوی پارالێڵ و ئێواران بوونی هەیە و لە بەرامبەر کڕینی چەند نمرەیەک حکومەت پارە لە قوتابیانە وەردەگرێت کە کۆنمرەکانیان کەمترە و لە زانکۆ پەیمانگەکان ناویان ناگەڕێتەوە. جگە لەوەش قوتابیان دەڵێن دامەزراندن زیاتر بۆ ئەو کەسانەیە کە لە زانکۆ تایبەتەکان دەخوێنن چانسیان زیاترە، لە ڕووی زانستیشەوە زانکۆ حکومیەکان بایەخی کەمتریان پێدراوە. ڕێوەکۆ بینین ئێستا لە زانکۆ ئەهلەکان و لە ئەو زانکۆیانی کە بە پارەن خزمەتگوزاریی زیاتر پێشکەشی خوێندکارەکرێ مەژواکە خوێندکار کاتێک کە تەخەڕوجەکە لە زانکۆیەکی ئەهلی ئاستی زانستی بەرزتر بێ و دەستی کارێکی باشتر بتوانێت پیا بکە وەک لە خوێندکارێک لە زانکۆیەکی حکومی. بۆیە ئێمە داوامان کردووە کە ئاستی زانستی خوێندکارەکانمان بەرزکرێتەوە لە زانکۆ پەیمانگەکان. بەداخەوە خۆی بێ ئەمە بە پێچەوانەوە بێت ئەولوێت بۆ زانکۆ حکومیەکان بێ پاشان بۆ ئەهلیەکان بێ. ئەم زیاتر جیاوازیەشە گەڕێتەوە بۆ ئەوەی کە لە زانکۆ ئەهلەکانە خوێندکارێک ئەخوێنێ کە با بڵێن کوڕە دەوڵەمەندە یاخود کوڕە بەرپرسە کە ئەمە چینایەتێکی گەورەی لە هەرێمی کوردستانە دروست کردووە. بەداخەوە بین هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە کەرتی خوێندنی باڵا بە تایبەتی ئێستاش وەزارەتی پەروەردەش هاتووەتە سەر ئەم چینایەتە زیاتر زەقوتەوە. مافخوراندنی کەسێکی ترە کە کەسێک بە پارالەڵ وەرەگیرێ مافی کەسێکی تری خواردەوە کە بە هەوڵ و جوودی خۆی لە زانکۆ حکومیەکان وەرەگیرەوە. هەروەها ئەم پارالەڵەوە ئەکا ساڵانە نمرەکان لە بەشێک و بە بەشێکی تر زۆ جیاوازی دروست بکات. وەزیری خوێندنی باڵا دەڵێت سیستەمی پارالێڵ ڕێژەکەی جێگیرە و هەوڵی وەزارەتەکەی بۆ ئەوەیە ڕێژەکەی کەمتر بکاتەوە، بەڵام ئەو پێی وایە هەبوونی پارالێڵ گرینگە و زۆر کەس ناتوانن لە جەوهەری سیستەمەکە تێبگەن. هیچ ساڵێک زیاد نەکراوە لە ساڵانی زیاتر. خۆشمان بڕیارمان وایە کە هەتا پێمان بکرێ بتوانین ڕێژەکە کەم بکەینەوە، بەڵام زیادکردن و کەمکردنی ئێمە معدلێک ڕای ئەڵێن تا ئەوەندە بووی هەیە. هیچ ساڵێک ئەوەندەی کە ڕامانگەاندەوە جگە لە کۆلێژی مەجموعەی طبی ڕەنگە پڕ بێتەوە لە شوێنەکانی تر بە هیچ شێوەیەک پڕ نابێتەوە. هەر ساڵی پاروازام گەشتە نزیکی 180 کورسەکان بە پارالێڵ بوون. پارالێڵیش ئەوە نییە. طبعا من رأيي من هم كومەلگای کوردی ئیزانێ وازان پێویست ناکات من داکۆکی لە ڕێی خۆم بکەمەوە لە ڕوویای ئێمە واضحە. بەس پارالێڵ ئەوە نییە کە بەڕاستی ینی یەکێک لە حاڵەکانی مەسەلەی پارالێڵ ئەوەیە کە تەسویق و ینی ڕاگەیاندنی باشی بۆ نەکرا بۆی خەڵک باشتر تێبگاوە تەڵێبە و قوتابی خوێندکار باشتر تێبگەن و کۆمەلگای ئێمە باشتر لە مەسەلەی تێبگا. وەزیری خوێندنی باڵا دەڵێت لە هەوڵدان گرفتەکانی قوتابیان چارەسەر بکەن و پێویستیە مرۆیی و مادیەکانیان بۆ دابین بکەن، بەڵام گلەیی قوتابیان تەنیا لە جیاوازی ڕێژەی وەرگرتنی زانکۆلاین نییە لەگەڵ سیستەمی پارالێڵ یان ئێواران، بەڵکو ئەوان بازدەوە دەکەن تا ئێستا نەتواندراوە زانکۆ حکومیەکان گرنگی پێویستی پێ بدرێت و زانکۆ تایبەتەکان لە ڕیزی پێشەوەی گرنگی پێدانی دەسەڵاتداران بوون، تەنانەت لە ڕووی زانستی و دامەزراندنی دەرچوانیشەوە ئەولەویاتی زیاتر بۆ ئەوان بووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.